بینەرانی خۆشەویست سێنارتی ئەم کاتەدان باش من سەردەش غەفور ڕایەنەر لە بواری فراگوزاری سەرەتاییدا لەگەڵتانە بووم بۆ پێشکەشکردنی بڕگەیەکی نوێ سەبارەت بە پێوەیانەکان تایبەتمەند پێوەیانی زەردەواڵە لەگەڵ مێشەنگە. بەڕێزان ژەهری زەردەواڵە لەگەڵ مێشەنگ ژەهرێکە پرۆتینە، هەموو ژەهری خوشۆکی گیانلەبەرەکان ژەهرێکن کە پرۆتینن لە ئاوا نامەیەن. ئەم ژەهرە بەهۆی ئەگەر لە میوێنەیە ڕوونی کەمەوە بۆتان بەهۆی ئەو چزەوە بێت کە ئەو چزە کە لێرە ببینن دڵۆپێک ژەهری لێتە دەرەوە ئەم چزە پارێزگاری لە خۆیە کات. چزی تەبعاً زەردەواڵە تۆزێک گەورەترە لە مێشهەنگ کە پێوەیانەکە ڕوئە لەو کاتە پێتەوەیات ئەبێ تۆ لەو حاڵەتایە یەکسەر ڕاستەخۆ دەست بەجێ چزەکە بدۆزیتەوە لەسەر پێستەکە. بۆ نمونە لێرە پێستەکە کوونەکات ئازارێکی زۆری هەیە، بە ئازارێکی زۆر دەست پێکات، نابێ پشەڵژێت بە هیچ شێوەیەک یەکسەر بە موکێشێک یان بە سەرە دەرزیەک یابەر چەقۆیەکی تیژ نوکەکەی بتوانیت ئەو تەنە کە چزەکەیەتی لە ناو پێستەکەیە دەری بێنیت یان بە وتمان یان بە موکێشێک شتێک چزەکە دەرهێنی سووربوونەیەکی بەسیتی لەگەڵایە، بەڵام ئازاری زۆرێک کە چزەکە دەرهێنا تووشی حساسێت دەبێت ئەو شوێنە ئەخورێت، ناوێت بە هیچ شێوەیەک بیخورێنیت. ئەگەر شوێنەکە مەترسیدار بوو خۆت بوو یا کەسێکی تر بوو ڕۆشتیت فریای بکەویت ئەبێ ئەو شوێنە دانجەر بوو مەترسی بوو کە بۆنمە شارە مێشهەنگێک بوو یا شارە زەردەواڵەیەکی لێبوو ئەبێ کەسەکە بەرکەوتۆکە بێنتە شوێنێکی سەلامەت. اینجا ئەم حاڵەتان لەسەر تەطبیق قەوتمان بە مەترسیدار نییە زۆر مێشهەنگ لەگەڵ زەردەواڵەیە، بەڵام ئازارێکی زۆری هەیە و تووشی حساسێتە بێت، تۆشی حساسێت و ئەلەرجی ئینسانەکات ئەبێ لەو کاتیاوتمان بە موکێشێک شوێنی چزەکەی بدۆزیتەوە دەری بێنی یار بە تەنێکی تیژ بێت دەری بێن. دوایەوە ئەتوانیت بە ئاویان بە دیتۆڵ شوێنەکە جوان پاک بکەیتەوە یان بە شاشێکی پاک بەو شێوەیە پاکیکەیتەوە شوێنەکە. ئەگەر ئازاری زۆر هەبوو حساسێتیشی لەگەڵایە ئاوی سارد یان سەهۆڵ لەسەر شوێنی پێوەیانەکە کە پێوانی زەردەواڵەکە دانیت بۆ ماوەی 2 تا 3 دقەیەک ئازارەکە کەمە بێتەوە ئاوسانەکەش کەمە بێتەوە. ئەگەر هەستت کرد کە حساسێت یان حساسێت تەشەنەی کرد بۆ دڵ و بۆ منتیقەی سنگ و ئەمان ئەم سنگ و ڕوومەت و ئەوانە نابێت بە هیچ شێوەیە بخوێنرێت تا بتوانانی خۆت فێنک بکەیتەوە بە ئاوێکی مامناوەند یان ئاوێکی زۆر سارد نەبێ سارد بێت. بەو شێوەیە تا نزیکترین بنکەی تەندروستی دەڕۆیت یان هەر کەسێکی تر بێت ڕادست نزیکترین بنکەی تەندروستیەکەیت لە خەستەخانە لە بنکە تەندروستیەکان ڕێوشێنی تەندروستی بۆ گیرێتە بەر و دەرزی حساسێت هایدرۆکۆرتیزۆنی بۆ کرێت. دەبێت زۆر ئاگاداری ئەوە بین کە بە هیچ شێوەیەک ئێمە پشتگوێ نەخێن ئەو حاڵەتانەی کە بەهۆی حساسێتێکی زۆرەوە دەست پێکات بەخاستن لە مێشهەنگ و لە زەردەواڵەیە. زۆر شتێک باوە لای خۆمان ئەڵێن مێشهەنگ ئەگەر پێێتەوە بە ئیسفادەی زۆرە نازانم بۆ نەخۆشی شەکرەیە بۆ نەخۆشیان. بەڕێزان ئەو مێشەنگانە لە ڕووی تەندروستیەوە ئەگەر لە بێەیەکی وا بێت یا مێشەنگ یا زەردەواڵە پیسە، چووکە لەسەر هەر تەنێک لە دەری لەشی تۆ هەبێت پیسە. بۆ نمونە تەلەوسی کردو کۆنتامینێشنی کردو لەگەڵ خۆڵ و خاشاکە ئەگەر مێشهەنگیش بێت بۆیە تووشی حساسێت و حساسێت و ئازارەهی ئەوەیە کە تووش دەگات. بەڵام ئەگەر مێشەنگێک لە ناو تاقیگایە پەروەردە کرا بێت مەترسی ژەهرایی بوون کەمترە بێتەوە لەسەر ئەو شوێنەی کە پێوەیات. بۆیە ئەبێ ئاگدار بین هەموو مێشەنگێک ئەو مێشەنگێنەیە کە بڵێن پاکە و پێمانەوەبات و ئیسفادەمان پێ بگەێنن. بەڕێزان هیوادارم ئەم تێبینە کورتانە بێتە هۆی سوودمەندی ئێوە لە پێوەدانەکاندا لەگەڵ بڕگەکانی پێشووتردا سوودمەندی باش ببوون و لە حاڵتە کوتوبڕوو نەخوازراوەکە بتوان خۆتان و کەسانی دیکە لە حاڵتە کوتوبڕوو نەخوازراوەکاندا بپارێزن. تا بەرنامەیەکی نوێ بەخواتان سپێرم، خواتان لەگەڵ.